بە 8 کەس هەموو ڕۆژێک لەم سەری شەقام تا ئەم سەری شەقام خاوێنی دەکەینەوە. هەر شەوێک یاری هەبێت ئیدی شەقامی ئیسکان پڕی دەبێت لە زبڵ. ئەم شەو دوای ئەوەی یانەی بەرشلۆنە و ئینتەر میلان ئەکا یاریەکەیان بەڕێوەچوو یاخود دوای بەڕێوەچوون یاری بەرشلۆنە و ئینتەر میلان ئیدی هاندەرێکی زۆر لێرە لە شەقامی ئیسکان کۆبوونەوە بۆ سیرکردنی وە زبڵ لەم سەر تا ئەم سەری شەقامەکەی داپۆشی و ڕاستەوخۆ ژینگە پارێزان لە بەرەبەیان داهاتون بۆ خاوێنکردنەوەی. یانی هەر شەوەیەک یاری بەهێز هەبێت ئەرچی ژینگە پارێزان قورس دەبێت. بەپێی قسەی ئەندازیار ژیار جەلال کە بەڕێوبەرایەتی ژینگە پارێزانە کە لە لاپەڕەی فەرمی خۆیان بڵاویان کردەوە 10 ڕۆژ پێش ئێستا لە کاتی بەڕێوەچوونی یاری بەرشلۆنە و ڕیال مەدرید کە بە کلاسیکۆ نازرااو بوو 5 تۆن و زبڵ لە شەقامی ئیسکان فڕێدرا و ئەوان ڕاستەوخۆ هەر دوای یاریەکە لە بەرەبەیاندا هاتوون بۆ خاوێنکردنەوەی و سەر تاپە شەقامەکەیان خاوێن کردەوە. یەکێک لەو کەسانەی کە بەرپرسی ئەو تیمەیە کە ئەم شەقامە خاوێن دەکاتەوە تازە ئەوەی بە من وت کە بە 8 کەس هەموو ڕۆژێک لەم سەری شەقام تا ئەم سەری شەقام خاوێنی دەکەینەوە و جگە لەمەش ینی هەر جارێک ینی 4 جار دەچین و دێینەوە ینی 2 جار ئاوا خاوێن دەکەینەوە 2 جاریش ئاوا دێینەوە تەنها بۆ ئەوەی بە تەواوەتی شەقامەکە خاوێن بکەینەوە. ئێستا بهێنە پێشچاوی خۆتان گەر بۆ ماوەی هەفتەیەک ژینگە پارێزان کار نەکەن ئاخۆ دەبێ چی ڕوو بدە.